خۆی بڕیارە لە بینی 45 تا 6 ڕۆژ تەواو بکرێتن. جگە لەوەش بۆی هەیە لەوانەیە ئەکستێنشنیش بکرێتن لەسەرەوە بەس ئەوەی کە ئێستا پرۆژەکە لە بۆی دانرا ئەو 45 تا 6 ڕۆژ ئینشاءالله تەواو دەبێت. چەند تەختە و نەخۆشخانەی 72 تەختە. گوژمەی پرۆژەکە وەکو بینا ملیارێک و 200 میلیۆنە، بۆ ئەجهیزەش ملیارێک و 300 میلیۆن دەوێت. دیکتۆر مؤشراتەکان لە هەولێر بە تایبەت تا ئێستا چما پێ دەڵێت لەسەرەوەی کە ئایا ڕێژەی تویشوان زیاد دەکات یا پێویستان بۆ نەخۆشخانانە دەبێت؟ وەڵڵا هەیە من لێرەوە بە پێویستی دەزانم بەڕاستی سوپاسی هاوڵاتیان بکەین، سوپاسی دانیشتوانی شاری هەولێری خۆشەویست بکەین کەوا تا ئێستاکە زۆر بە باشی پابند بوونە بە ڕێنماییەکانی تەندروستی. ئەوانە لەوانەیە یەک لە ئیشارەتەکانی باش بێتن لەوەی کەوا گشت خەڵک پابند بە بۆ ڕێنماییانە و ئینشاءڵڵا نەخۆش زیاد ناکاتن، تەنها ئەوەی کە هەیە ئێستا هەر ئەوانیش چەند نەخۆشێک لەوانە باری تەندروستیان زۆر بەرەو باشی دەڕواتن. ئێستا تیمی پزیشکیمان داناوە لە نزیکەوە چاودێریان دەکەن و بۆی هەیە لە داهاتوویەکی نزیک لە چەند ڕۆژی داهاتوو پشکنینیان بۆ بکەینەوە بۆی هەیە نێگەتیڤ بوون. تا ئێستا کە 180 قەرەوێ لە حسابمان بۆ کردووە بە نەخۆشخانەی پێشمەرگە و ئیماراتی و فریاکەوتنی ناوان. جگە لەوەش پلانی فریاگوزاریشمان داناوە ئەگەر پێویست بکاتن ئینشاءڵڵا پێویست ناکە بەس نەخۆشخانەی ڕزگاری 400 قەلەوێرەیە دەتوانین لە خلالی 2 کاتژمێر ئەو نەخۆشخانەی چۆل بکەین و بێتە خزمەتکردن لە بۆ نەخۆشی.